باس لە ڕاپەڕینی گەلی کوورد دەکەین کە وەکو دەزانین لە پێنجی ئازارەوە دەستی پێکرد لە ڕاپەڕین و دەستی پێکرد و لە کەرکووک کۆتا ڕاپەڕین بەرپاکرا و ئاگرینە و ڕۆست کرایەوە. ئەمڕۆ یادی ڕاپەڕین و ئازادکردنی شاری کەلارە هاوڵاتیانی و ناوچەیە لە سەردەمی ڕژەمی بەعزدا ڕوبەڕووی چەندین تاوان و کاولکاری بوونەوە لە دوای ڕاپەڕینیش دەستی ئاوەدانی ناوچەکەی گرتەوە. لەم تەوەری بەرنامەکەیانمانێ بزانین ئاستی خزمەتگوزاریەکان لە ئێستادا لە کەلار چۆنە و بۆ ئەم مەبەستە ڕاستە خۆ بەڕێز ئەکرەم ساڵح سەرۆکی شارەوانی کەلارمان لەگەڵدایە و گفتوگۆی زیاتر لەسەر و بابەتاکەین. کاک ئەکرەم سڵاوت لێبێت، ئەمێت سەرەتا پەیامی خۆتمان لەباری ڕاپەڕینەوە پێڕابگەین. سڵاو بۆ ئێوە بەیانی بینەرانی کورسات نیوز باشتر پیرۆزبایی لە خەڵکی شاری کەلار و هەموو کوردستانەکەم بە بۆنێکە ئێمە ئێستا یادی ڕاپەڕینەکەینەوە. گۆڕانکاری زۆر بەسەر ناوچەکە و بەسەر خزمەتگوزاری و بەسەر ژیانی خاوڵاتیانە ئەگەر بیرروکەنەوە بۆ مقارنەی بکەن لەگەڵ یادی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین دیارە گۆڕانکاریەکان زۆر واقعیانەوە بەچاو ئەبینرێت. ئاستی خزمەتگوزاریەکان زۆر بەرەو پێش ڕۆیشتون و ژیانی خەڵک زۆر گۆڕاوە ئەگەرەک و بەراوردیکەن بە کاتی پێش ڕاپەڕین. بەڵێ کاک ئەکرەم بە شێوەیەکی گشتی پرۆژە خزمەتگوزاریەکان لە دوای ڕاپەڕینەوە لە چ ئاستێکدا بووە؟ بەپێی پێویستی ناوچەکە بووە، پەیامی هاوڵاتیان چییە لەمڕۆوە؟ بەڵێ زیادە دیارە ئەتوانین بڵێن ئەگەر بڵێن بەپێی پێویست زۆر بە تەواوی بەپێی پێویست نەخێر هێشتان خزمەتگوزاری زۆری ماوە بگاتەوە ئاستێکە بەدڵی هاوڵاتیان و بەدڵی ئێمەش بێ. بەڵام ئەگەر مقارنەی بکەین بۆ پێش ڕاپەڕین شاری کەلار کە شارێکی بچووک و شارێکی بە تەواوی پەراوێزخراو بوو لە ڕووی خزمەتگوزاریەوە، بەڵام لە دوای ڕاپەڕینی خەڵکی کەلار و کوردستان بوژانەوە و ئاوەدانیەکی زۆر بەشارەکەەوە دیارەکە ئەتوانین بڵێن بە بڕی دەیان ملیار خزمەتگوزاری لە شاری کەلار کراوە. ئەو کات شاری کەلار تەنها لە 8 گەڕەکی بچووک پێکات بە جۆرێکە خزمەتگوزاریەکانی کە خزمەتگوزاری سەرەتایشن بە تەواوی نەگەیشتوێتە ئەو 8 گەڕەکە بچووکە. بەڵام لە ئێستادا شاری کەلار بە شێوەیەکی زۆر باش لە چاو ئەو کاتا فراوان بۆ بە جۆرێک ژمارەی گەڕەکەکان بەرز بۆتەوە بۆ نزیکەی 32 گەڕک و جگە لەمە خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی باش بە زۆربەی هەرە زۆری گەڕەکەکان گەیشتووە شەقامەکان کە پێم پێشتر تەنانەت یەک شەقامی دووسایدیش لە شاری کەلارە نەبووە. ئێستا 180 شەقامە دووسایدیەکان تەواو بووە. لە 150 گەڕەکەکان 100 خزمەتگوزاریەکانیان بۆ ڕۆیشتووە. باقی ئەوانەی تریش کەماوە ئەتوانن بڵێن 175 خزمەتگوزاریەکانیان پێگەیشتووە. خزمەتگوزاری سەرەتاییەکان لەلای ئێمە ئەتوانین بڵێن 5 بەشن. لەم 5 بەشە هەموو گەڕەکەکان 3 بەشی خزمەتگوزاریەکانیان بۆ ڕۆیشتووە. کاگەکرەم ئەو خزمەتگوزاریانەی کە بۆ شاری کەلار دابین کراون یاخۆت بۆیان ڕۆیشتون لە ئێستادا بە دیاریکراوی چین؟ وەکو باسم کرد تۆ خزمەتگوزاری بەتایبەت لە گەڕەکەکان ئەو 5 بەشەی کە باسم کرد لە ئاو لە ئاوەڕۆ لە کارەبا لە شۆستە و شەقام لە سەوزایی ئەم 5 بەشەن. هەموو گەڕەکەکانی شاری کەلار ئاو ئاوەڕۆ و کارەبایان بۆ دابین کراوە. وەکو باسم کرد 150کەی تریشی سەوزایی شۆستە و شەقام ئەوەشی بۆ دابین کراوە. و لەم ساڵانەی ڕابردووە کە ئەتوانم بڵێم بە شێوەیەکی زۆر باش هەموو شەقامە دووسایدیەکان، دوورگەی ناوەندیەکان، سەوزاییەکان، ئەوانەی کە زۆر گرنگ و پێویست بوون هەمووی جێبەجێ کراوە. و بەشێکی کەمی گەڕەکەکانمان ماوە کە بە تەواوی خزمەتگوزاریەکانی پێ بگەیە. بە شێوەیە کە شاری کەلار ئێستا بۆتە یەکێک لە گەورەترین قەزاکان لە سەرئاستی عێراق و چوارەم شاری هەرێمی کوردستانە. بەڵام هێشتان ماوێتی و ئەگەر بودجە هەبێ پارە هەبێ ئەتوانین ئەو باقی خزمەتگوزاریانەی ترکە ماوە لە ساڵانی داهاتووە بە شێوەیەکی زۆر باش جێبەجێ بکرێ بە شێوەیەک بێکە لە ئاستی تموحی هەم هاوڵاتیان و هەم دام و دەستگاکانی شاردا بێت. بەڵێ کاک ئەکرم باس لەوە دەکەیت کە
بەشێک لە کۆڵان و گەڕەکەکان بە تایبەتی ئەوان ئەو کۆڵان و گەڕەکانی کە با بڵێن لە ماستەر پلانی تازەدایە و تازە کراونەتەوە بەپێی پێویست خزمەت گوزاریەکانی بۆ نەچووە. پلانی داهاتوو چیە بۆ ئەوەی کە خزمەت گوزاریەکانیش بۆ ئەو کۆڵان و گەڕەکانە دابین بکرێت؟ بەڵێ دیارە تا ساڵی 2012 ئەتوانم بڵێم ئەگەر قەیرانی دارایی نەبووە ئێستا هەموو گەڕەکەکانی شار بە تەواوی خزمەت گوزاریەکانیان پێگەیشت بوو. بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە لە ساڵی 2012 بەشێک لەو گەڕەکانەی شار کە دەستکراوە بە خزمەت گوزاریەکانیشی بەشێکی لە 140 هەندێکی لە 130 هەندێکی 150 خزمەت گوزاریەکانیشی بۆ ڕۆیشتەوە وەستاوە. لە ئێستادا ئێمە لە ڕێگەی ئەو داهاتی کە شارەوانی هەیەی ساڵانە پلانی خزمەت گوزاری گەڕەکەکاندا ئەنین و ئومێ دەکەین لە چەند ساڵی داهاتۆی ئێمە چەند ساڵەکە هیچ بودجەیەک نییە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە پشتمان پێ بەسووە تەنها لە سەر ئەو داهاتەیە کە کۆ ئەکرێتەوە لە شارەکانە کە ئەوش تەنها 115 بەکاردێرین. ئێمە هەر ساڵە و پلان بەپێ ئەو داهاتی کە هەیمانە پلانی چەند گەڕێکێک و چەند شوێنێک کە زۆرترین هاوڵاتی سوودی لێ ئەبینێ پلانی داعێنین بۆی خزمەت گوزاریەکانی تازە بکەینەوە. و ئەگەر ئێمە بودجە لە بەردەسا بێت لە 4 ساڵی داهاتووە تەواوی گەڕەکەکانی شار ئەتوانین خزمەت گوزاری بۆ بەرین و ئەتوانین هەندێک شوێنی گشتی وەکو پارکی گەورە و وەکو هەندێک ژمارەیەکی کەم لە شقامی دووسایدیمەوە لە شاری کەلارە و ئەتوانین ئەوانەیش تەواو بکەین. وەکو باسم کردێمە ئێستا پلانەکان بە پێی ساڵ داانێن بۆ پێی ئەو داهاتەی کە دێتە بەردەست خزمەت گوزاریەکانی پێجەبەجەیەکن کە ئەمەوە ئەکا تۆ نتوانانی بە شێوەیەکی خێرا خزمەت گوزاری بگەینتە هەموو گەڕەکەکان و هەموو شوێنەکان چونکە ئەو بودجە پێویستە لە بەردەسان نیە کە تۆ بتوانانی لە ماوەیەکی کورتە هەموو خزمەت گوزاریەکان دابین بکەیت. بەڵێ کاک ئەکرەم دیارە باز لەوە دەکەیت کە لە پرۆژەی پەرەپێدانیان بە شێوەیەکی گشتی دابینکردنی بودجە بەپێی پێویست نییە. هۆکارەکان چیە کە بەپێی پێویست بودجە بۆ پەرەپێدان و فراوانکردنی ناوچەکان وەرە پرۆژە خزمەت گوزاریەکان بوونیان نییە؟ هۆکاری ئەمە بۆ قەیرانی دارایی و بارودۆخی تەندروستی کۆرۆنا دەگەڕێتەوە یاخود ساڵانە خۆی لە بنەڕەتەوە هیچ پرۆژەیەک یان بودجەیەک دابین نەکراوە؟ وەکو باسم کرد ئێمە ئەگەر بگەڕێن لە ساڵی 2003 تا ئەگاتە ساڵی 2014 بەدەیان ملیار پرۆژەی خزمەت گوزاری لە شاری کەلارە کراوە ساڵانە بودجەی پێویست بۆ شارەکان دابین ئەکرا لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لە بودجەی وەبەرهێنان و پلانی ساڵانەدا ئەڕێژرا و بە شێوەیەکی زۆر باش و خێرا خزمەت گوزاریەکان بە زۆربەی گەڕک و ناوچەکان گەیەنرا. دوای قەیرانی دارایی دیارە ئەم بودجانە نەما لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانمان لە بودجەی وەبەرهێنانمە حکوومەت کە کەوتە قەیرانێکی داراییەوە تەنها بیری لە دابینکردنی موچە کردەوە. تەنها لە ساڵی 2016 ئێمە دوای ئەوە بە بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە شارەوانەکان ئەتوانن 120 داهات بۆ خزمەت گوزاری بەکاربێرن. دواتر دیارە ئەم ڕۆژانە گۆڕانکاری بەسەرا هات بۆ 170 بۆ 115 ئەنی ئەو داهاتی کە کۆی ئەەکەی تۆ لە بەکرێدانی مڵک و ماڵی دەوڵەت تەنها 115 بەکاردێنی. ئەمە وای کرد کە تۆ ئەو بوجانت نەما ئەو 115 ڕێژەیەکی زۆر کەمە تەنها فریا بکەوی چەند خزمەت گوزاریکی سەرەتایی تێکچوونی ئەو شەقامانەی کە بێتە ئاستەنگ بۆ هاوڵاتێن ئەو شوێنە گشتیانە نۆژەن بکەیتەوە و چاکی بکەیتەوە. وەکو باسم کرد ئەگەرم قەیرانە نەبووایە لە دوای ساڵی 2012 تاوەکو ئێستا هیچ گەڕێکێکی شار نە ئەما کە تەواوی خزمەت گوزاریەکانی پێ بکات. باشە لە ئێستادا ئێمە چاوەڕێی بەڵێ کاگەکرم دیارە چاوەڕێی بودجەی ساڵی داهاتوین کەوا بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان هەم بودجەی پەرەپێدانی پارێزگاکان هەم بودجەی وەبەرهێنان مناقەشە بکات و چاوەڕێن لەو بودجەیە چەندی بەر شاری کەلار ئەکەوێ و بەپێی ئەو بودجەی کە بەردەستە خزمەت گوزاری بگەینە ئەو شوێنانی کە وەک پێویست خزمەت دەکراوە. باشە کاکرم ئەگەر هاتووە بودجەیە بۆ کەلار دابین کرا پلانی استراتیژی و پرۆژەی ئێوە بۆ جاهاتوو لە کەلار چییە بێ؟ ئێمە دیارە دوای دەست بەکاربوونی کابینەی نۆ وەزارەت داوای لێکردین کە تەواوی خزمەت گوزاریەکانی شار ئەوەی کە پێویستە لە 4 ساڵا جێبەجێ بکرێ بە پلان و بە دەرخستەی تەواوە بۆمان بنێرن. ئێمە هەموو
ئامادەکاریەکمان کردووە و تەواوی خزمەتگوزاریەکانی شارمان خەمڵاندووە کە چەند بودجەمان پێویستە و بەپێی 4 ساڵی داهاتیش پلانەکەمان بۆ داناوە بەڵام بەداخەوە کابینەی نوۆیش هیچ بودجەیەکی تا بەدی نەکرا بەخۆی قەیرانی داراییوە و ئێستا ئێمە پلانی خزمەتگوزاری هەموو شار گەڕک و کۆڵانەکانمان لە بەردەستە تەنها چاوەڕێی بودجێن هەر کات کە بودجە هات ئێمە ئەتوانین لە 4 ساڵە تەواوی خزمەتگوزاری بگەینە هەموو گەڕەکەکانی شار. بەڵێ کاکرم دیارە لە ڕابردوودا زیاتر لە 300 میلیۆن دینار بۆ چاکسازی لە پرۆژەکانی ئاو تۆڕی ئاو دابین کرا. ئەم دابینکردنی بڕە بودجەیە تا چەندە تواندرا پرۆژەکان جێبەجێ بکات لە ڕووی ئاو ئاوەڕۆ و تۆڕەکانی ئاو. وەکو ئاو دیارە بەڕۆبەرایەتی ئاو زیاتر ڕەنگە بتوانن تەفاسیلی ئەو بدەن بەڵام دەتوانم ئەو بڵم لە شاری کەلار یەکێکە لەو شارانەی کە کەمترین گرفتی ئاوی خواردنەوەی هەیە و لە ڕووی ئاوەڕۆی شۆکە شارەوانی جێبەجێ ئەکا تاوەکو ئێستا ئێمە هەموو ئەو گەڕەکە نیزامیانەی لە شارە هەیمانە 100% پرۆژەی ئاوەڕۆی بۆ کراوە هیچ گرفتێکی ئاوەڕۆمان لە شاری کەلارە نییە بۆیە لە ڕووی ئاو ئاوەڕۆ توانم بڵێم شاری کەلارێکێکە لەو شارانەی کە گرفتی نییە. باشە کاگەکرم بەپێوی کە لەمای ڕابردوودا باس لەوە کرد کە چل پرۆژەی وەبەرهێنان لە قەزای کەلار کراوە. توانیتانە لەم پرۆژانەی کە جێبەجێ کراون چەند دەستی کار و هەلی کار بڕەخسێنن بۆ هاوڵاتیانیە و ناوچەیە؟ بەڵێ دیارە بەڕۆبەرایەتی وەبەرهێنانی گەرمیان بە هاوبەشی لەگەڵ شارەوانی کەلارە چکە پرۆژەکان کە لە بەڕۆبەرایەتی وەبەرهێنانەوە بە نووسراو دێتە شارەوانی کەلار شارەوانی بە پێی پێویستی و بە پێگرنگی پرۆژەکە زەوی بۆ دابین ئەکات و کارەکانی بۆ جێبەجێەکە ئەتوانم بڵێم بە هەزاران هەلیکار لە شاری کەلارە بەهۆی پرۆژەکانی وەبەرهێنانەوە ڕەخساوە گەمە زیاد لە 5 بۆ 6 هزار یەکەی نیشتە جەبوون ئێستا کاری تێداکرێت کە هەموو ئەمانە پێویستی بە هەلی کارە و هەموو تەنها پرۆژەکانی وەبەرهێنان ناخاتەوە گەڕ تۆ لە پێداویستی ئەو پرۆژانە کە کارگەکانی بلۆکە کارگەکانی چەولمە کارگەکانی کۆنکریتی ئامادەکراوە هەموو ئەمانە جوڵەیەکی باشی بۆ دروست ئەبێ و کاری تێدا ئەکرێت لە ئەم پرۆژانەوەی کردووە عنی جوڵەیەکی زۆر باش لە شارە هەبێ لە ڕووی هەلی کارەوە لە لوی بازرگانیوە چونکە هەموو کارگە و پێداویستیەکانی تری ئەو پرۆژانە بەگەڕ ئەخرێنەوە ئەمە لە ڕووی پرۆژەکانی نیشتە جێبوون و ئەتوانم بڵێن پرۆژەکانی بازرگانی جگە لەوەی کە وەکو دەستی کاری کرێکار کە ئیشی تیاکرێت دوجار ئەبێتە ناوەندێکی بازرگانی کە جوڵەی بازرگانی تیاکرێ هەلیکار بۆ ژمارەیەکی زۆر خەڵک دابین ئەکا ئەمانەوای کردووە تا ڕادەیەکی باش هاوڵاتیان یا ئەو کەسانی کە هەلیکاریان بۆ نەڕەخساوە بتوانن کاری تێدا بکەن لە کرێکار لە وەستا لە ئۆتۆبیلەکانی گواستنەوەی شتومەک هەموو ئەمانە جوڵەیەکی باشی بۆ ئەڕەخسێ و ژمارەیەکی باش هەلیکاری ڕەساندووە. بەڵێ بە شێوەیەکی گشتی دیارە بۆ پەرەپێدان یاخود فراوانکردنی شار و خزمەتکردنی لە ڕووی گەیاندنی پرۆژەکان و زۆر جارەپار کەرتی حکومی کەرتی تایبەت و کۆمپانیەکان دەتوانن هاوکار و هەماهەنگ بن لەمڕۆوە لە کەلار ئەم خزمەتگوزاریانە چۆنن تا چەندە کۆمپانیای تایبەت توانوێتی هاوکاری کەرتی حکومی بێت؟ ئەتوانم بڵێم ئێمە لە شاری کەلار یەکێکین لەو شارانەی کە کەرتی تایبەت و کۆمپانیەکان زۆر باش هاوکارن هاوکاری شارەوانیان کردووە بە نمونە جاریوە بۆ پرۆژەیەکی وەبەرهێنان هاتۆ بە شێوەی خۆبەخش پرۆژەی خزمەتگوزاری لە شاری کەلارە ئەنجام داوە توانم بڵێم ژمارەیەکی زۆر باش لە چەند ساڵی ڕابردووە پرۆژەی خزمەتگوزاری و پرۆژەی کەرتی پەروەردە بە شێوەی خۆبەخش لەلایەن ئەو وەبەرهێنانەوە جێبەجێ کراوە بۆ نمونە ئێمە قوتابخانەمان بنیاد ناوە لە ڕێگەی ئەو پرۆژە وەبەرهێنانانەوە وەکو کارێکی خۆبەخشی و خانەی بێسەرپەرشتان لە شاری کەلارە دروست کراوە هەر خەڵکی خۆبەخش و وەبەرهێن دروستیان کردووە شۆستە و شەقاممان دروست کردووە سەوزایی دروست کراوە ینی لێکتەی گەیشتنێکی باش و هەماهەنگیکی باش لە نێوان شارەوانی و
وە بەرهێنان و دام و دەستگاکانی ترا هەیە پێداویستی ناوچەکە چییە کە ئێمە بتوانین لەو کاتێکە حکوومەت بودجەیەکی پێویست لە بەردەستیان نیە هەندێک خزمەتگوزاریش هەیە کە زۆر پێویست و زۆر ضرورن لە ڕێگەی ئەو پرۆژەوە بەرهێنانەی کە لە شارە ئیش ئەەکەن زۆر جار داوایان لەکەن کە ئەو خزمەتگوزاریانە جێبەجێەکەن. کاگەکرم دیارە کاتێک کە بە شێوەیەک دەست بە جێبەجێکردنی پرۆژە دەکرێت و بودجەیەکی بۆ دابین دەکرێت ڕەنگە هەندێک لەو پرۆژانە بە تەواو نەکراوی بمێنێتەوە لە کەلار هیچ پرۆژێگەیە بە تەواو نەکراوی مابێتەوە ئەگەر هەشا پلانی داهات و چێ بۆ تەواوکردنی ئەو پرۆژانە. بەڵێ دیارە ژمارەیەکی زۆر پرۆژەمان هەیە بۆ نمونە ئێمە لە 7 گەڕەکی سەرەکی شاری کەلارە کە کاری شۆستە و شەقامیان ماوە جێبەجێ بکرێ پرۆژەکانی ڕاگیراون ئەم پرۆژانە لەسەر بودجەی پەرەپێدانە لەسەر بودجەی نەوتە سەرپەرشتیکردنی ئەم پرۆژانە و بودجەی ئەم پرۆژانە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوەیە لە دوای ساڵی 2012 ئەم پرۆژانە ڕاگیراون کاریان تێدا نەکراوە لە بەرەو بودجەی پێویستی بۆ سەرف نەکراوە وەکو باسم کرد هیانە لە 35 هیانە 140 خزمەتگوزاریەکانی تەواو بۆ ئێمە لە ئێستادا ناتوانین هیچ کارێکیان بۆ بکەین بۆ بە نووسراوی ڕسمی چەند جار داوامان کردو کە ئەم پرۆژانە بکرێنە پرۆژەی وەزارەتەکان ینی سەر بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران نەبن بۆی بێتە وەزارەتەکان بە پێی پێویستی پرۆژەکە بتوانێت کاری بەگەڕخستنەوەی یا بودجەی بۆ دابین بکرێ کە بودجەکەی بوو بە بودجەی وەزارەتی شارەوانی پرۆژەی وەزارەتی شارەوانی ئەو کاتە ڕەنگە ئاسانتر بێ کە تۆ بودجەیەک هاتە بەردەست یا داهاتێک هەبوو بەپی پێویستی پرۆژەکە ڕیزبەندی بۆ بکرێت و بەگەڕ بخرێتەوە جارێکی تر وەکو باسم کرد ئەو پرۆژانێش کە ڕاگیراون هەمووی پرۆژەی خزمەتگوزاری سەرەتایین کە شۆستە و شەقامی ناو گەڕەکەکان. باشە ئەو داواکاریکەوە پێشکەشتان کردووە تاکو بتوان لە ڕێگەی شارەوانیەوە ئەو پرۆژانە جێبەجێ بکرێت و وەک باسی لێوە دەکەی کە جێبەجێکردنی ئاسانترە ئەمە تا چەندە ئومێدبەخشە بۆ هاوڵاتیان کە پرۆژەکان بە ماوەیەکی نزیک بتوانرێت بچێتە بواری جێبەجێکردنەوە. من ئومێدم پێهێتی کە چکە لە وەزارەتیش کە قسەکراوە و چەند جارێکیش کە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی گەرمیانی کردووە کە بەڵێن وایە ئەم پرۆژانە بکرێتەوە پرۆژەی وەزارەتەکان و لە ڕێگەی وەزارەتەکان خۆیانەوە کاری بەگەڕخستنەوەی یا ئیشکردنی تێدا جێبەجێ بکرێت و من ئومێدم هەیە کە لە ماوەیەکی نزیکدا ئەم پرۆژانە ببنەوە بە پرۆژەی وەزارەتەکان و کاری خزمەتگوزاری و کارکردن تێدا دەست پێ بکاتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ئەکرم ساڵح سەرۆکی شارەوانی کەلار سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.